لەبارەی دۆخی سیاسی عێراقەوە قسە دەکەم 9 مانگ بەسەر هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبری ساڵی ڕابردوو تێدەپەڕێت، بەڵام هێشتا پرۆسەی سیاسی لە عێراق پێک نەهێنراوە، نەتوانراوە حکوومەت پێک بهێنرێت. چق بەستووی بە پرۆسەکەەوە دیارە دوای کشانەوەی سەدر و پەرلەمانتارەکانی و بڕیارە گرنگەکان لە حەنانەوە ئێستا شەقامی سیاسی عێراق شڵەژاوە. کورد لەم نێوانەدا چ ڕۆڵێک دەگێڕێت؟ داهاتووی ئەم پرۆسەیە چ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستان دەبێت؟ بەڕێز دکتۆر محمود عوسمان سیاسەتمەدار لە هەولێرەوە میوانمە، پرسیارەکانم ئاراستەی بەڕێزیان دەکەم. دکتۆر محمود عوسمان، ئەم کاتت باش. ئەمەیە بۆ چوونی بەڕێزت سەبارەت بە دۆخی سیاسی ئێستای عێراق بزانم ئایا گەشتبینن بەم دۆخەی کە هەیە یام چەق بەستوویە زیاتر پەرەدەسێنێت؟ پێشەکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەران. بەڕاستی ئەو ڕەوشەی کە ئێستا لە عێراقەیە شتێکی سەیرە، یعنی و بە هیچ شێوەیە قابلی قوبوڵکردن نییە، چونکە پاش تقریبا 9 مانگ هێشتا باسی پێکێنانی حکوومەتیش نییە. و پاشەوە مەسەلەن تەماشاکەن سەدر شخصێکە بە یەک بریار 73 نائیبی لابرد لە پرۆسەی سیاسی و دەنگی ملیۆنەها کەسیشیش سڕیەوە ئەوانەی کە دەنگیان بۆ نائیبانەدا بوو. ئەمە لە هیچ وڵاتی ڕوونادا ئەم نەوەشتانە. پاشەوە ئەوانەی تر کە دژی سەدرن ئێتارە ئەوی تەنزیقی نازان چی بکەن. کاتێکە سەدر لە پەرلەمان مابوو ئەوان یەکگرتوو بوون، چونکە زدی سەدر بوون، بەڵام ئێستا کە سەدر نەماوە یەکگرتوو نین. عامیری شتێگەڵێ، مالیکی شتێگەڵێ، فالح فەیاض شتێگەڵێ، عیبادی شتێگەڵێ، یان دەبینی خۆیان نازان چی بکەن، یەکگرتوو نین کە چی بکەن. هەرچت دواخەن مەسەڵێ بۆ پاش جێژن. باشە تو ئەگە بتوێ حکوومەت دروستکەی بۆ پاش جێژن. لە وڵاتانی دنیا بە ڕۆژێ بە 2 ڕۆژ حکوومەت دروست دەکرێت. یعنی ئەمە بێتوانایی ناتوان ئیشەکان بکەن، ناتوان حکوومەتیش دروستکەن. و طبعا کورد و سونەش گیری خواردووە بەهۆی ناڕێکی بینی خۆیان شیعەکان لەو ڕۆوە. ئەمە لەلایە لایەکی کەوە ناتوان بەڕێی من ئەگەر بیشیکەن حکوومەتێکی کارا دروستکەن، چونکە سەدر خۆی تیانە لیان تێگەدا ناهێڵێ حکوومەتێکی کارا بکەوێتە کار. هەر شتێ بکەن بەهۆی پەرلەمانەوە جاران ئەی کرد، ئێستا بەهۆی جادەوە ئەیکە. لەبەرەوە وەزعەکە زۆر ئاڵۆزە. و بە قەنەعەتی من تا ئێستا کوردیش زۆر خۆی یەکاڵان نەکردوێتەوە، سونەکانیش زۆر توش بوون بەهۆی ئەو وەزعەوە. زۆر ڕوون نییە وەزعەکە چی لێ دێ. ممکنە بەنەتیجە بگەڕێنەوە بۆ هەڵبژاردنێکی تر. ئەگەر چی هەڵبژاردنێکی تریش بکرێ ڕەنگە هەر هەمان ئەنجامی هەبێت، چونکە هەمان دەموچاون، هەمان شەخصن، گۆڕانکاری نییە. لە 2003ەوە هەر ئەمانن ڕۆژێ ئەم و ڕۆژێ ئەو ناتوانن ئیدارەی ئەم وڵاتە بکەن و خەڵقەکەشیان توش کردووە. میلەتی عێراقیش توش بووە و زۆر زۆر وەزعی خراپ بووە بەهۆی ئەمانەوە کە پیاوی دەوڵەت نین و ناتوانن کاری ئەو وڵاتە بەڕێوەبەرن. بەڵێ چارچێوی هەماهەنگی لە نوێترین لێدوانیدا ڕایگەیاندووە کە ئەوان حکوومەت پێک ناهێنن بەبێ سەدر و هەوڵی گەڕانەوەی سەدر بۆ ناو پرۆسەی سیاسی عێراق دەدەن. چارچێوی هەماهەنگی لەوە تێگەیشتووە کۆ خاڵی کە بەڕێزت باست کرد کە سەدر ناهێڵێت حکوومەتێک پێک بێت کە گەندەڵکاران و سازشکاران وەکو سەدر باسی دەکات پێکی بێنن. ئەم هەنگاوانە ئەتوانێت سەدر بکێشێنێتەوە بە ناو پرۆسەی سیاسی عێراق؟ بەڵێ ئێستا وەکو گوێتە ئێوەش باستان کرد، ئێستا هەندێک لە ناو چوارچێوەی هەماهەنگی ئەوی ئیتار دەڵێ ئەمانەوێت سەدر بگەڕێتەوە، سەدریش ناگەڕێتەوە. تەمان تا زیاتر هەوڵی لەگە بدەن ئەو مەرجەکانی خۆی زیاترەکە، هەر ڕۆژی بەیانێ دەرەکە و مەرجەکانی زیاترەکە ناگەڕێتەوە، چونکە ئەوان ناکۆکیان هەیە. هەندێکیان نەڵێن بێ سەدر بگەڕێتەوە، بێ سەدر ناتوانین. هەندێکیشیان وەکو مالیکی ئەوان تەسەورەکەن بێ سەدر باشترە، ئەتوان بە کەیفی خۆیان چی بکەن، بەڵام ئاسانیش نییە. کوردیش لەسەر مەسەلەی سەرە کۆمار و کێشەی تری هەیە لە بینی خۆیان هەیە، گرتوو نین. لەبەرەوە وەزعەکە ئاڵۆزە بەڕاستی. و بە قەنەعەتی من نازانم ئەڵێن گوایە پاش جێژن هەوڵەدەن، بەس پاش جێژن و ئێستا فەرقی چییە؟ ئەگەر بتوانن بە ئێستا خەریک بن، چونکە ئەو میلەتە ڕەزیل بووە، ئەو میلەتە هەرچی کێشە هەیەتی
هەر لە وشکە ساڵیەوە حتا نەبوونی خەدەما حتا گەندەڵی حتا زیادبوونی نرخ حتا وشک بوونی ئەم وڵاتەکە بەهۆی کەمی ئاوەوە ئەم هەموو کێشەی کارەبان نییە ئەم هەموو کێشانە ئەم ملەتە فەقیرە تەحمولیەکە چاوەڕوانی ئەمانەکە شتێکی بۆ بکەن بەڵام توانایان نییە بۆی بکەن ئەمە حاڵیانە لە کۆنەوە هەروە بووە لەبەرەوە بەڕێی من بەکەڵکی ئەوە نایەن ئیدارەی ئەو وڵاتە بکەن بەڵامی تر میلەتەکە و عالەمەکە توش بووە لەگەڵیان نازانێت چی بکە و سەری لێ شێواوە لە بینی ئەوان لەلایە و سەدر لەلایە و ئەوی تر لەلایە وەزعێکی زۆر خراپ دروست بووە لە عێراقا. باڵێ دکتۆر مەحموود لەباری بەشداریکردنی کوردەوە دوو بۆچوون هەیە بۆچوونێکی لەگەڵ بەشداریکردنی کوردن لە پرۆسی سیاسی عێراق بۆ پێی ئەگەر بەشدار نەبێت و پاشەکشە بکات ناتوانێت پێداگری لەسەر مافە دەستوریەکانی بکات بۆچوونێکی دیکە باس لەوە دەکەن ئەگەر کورد لەگەڵ لایەنێکی سەر بە ئێران حکوومەت پێک بێنێت متمانی ئەمریکا هاوپەیمانەکانی لەدەست دەدات پێتان وایە ئەمریکا هاوپەیمانەکانی لەگەڵ واقعدا کار دەکەن کورد دەبێت چۆن ئەم هاوسەنگی بپارێزێت کورد مەڕاستی پێش هەموو شتێ بێ یەکگرتوو بێ بینی خۆی یەکگرتوو نییە ئەوەی کێشەیەکی گەورەیە هەر حیزبە بەجیا خەریکە ئەوە زۆر زۆر خراپە بۆ ئێمە بەڵام کە یەکگرتووش بێ کورد مەجبورە ئەگەر حکوومەتێ دروست بوو لەگەڵ حکوومەتەکە بێت چونکە کورد کێشەی هەیە کێ کورد ناتوانێت بکەوێتە ئۆپۆزیسیۆن کورد کێشەی هەیە توی کێشەکانی حەلکە کێشەکانی لەگەڵ حکوومەت حەلە بێ لەبەرەوە کورد بیەوێ نەیەوێت دەیەوێت بەشدار بێت لەو حکوومەتانەی کە دروستە بن بەڵام بەمەرجێ ئەو حکوومەتانە ڕەچاوی هاوسەنگی بکەن ڕەچاوی شەراکەت بکەن ڕەچاوی تەوافق و ئەوانە بکەن کە کورد داوایەکە و لە عینی وەختا کێشەکانی کورد سەوچ لە مەسائلی ترە مەسەلی پێشمەرگەیە نەوت و غازە کە هەمووی کێشەن و حەل نەبوون چارەسەر بکرێت طبعاً و لەبەرەوە کوردیش ئێستا لەوە ناچێ بریاری نهایی دابێ لەو بارەیەوە بەڵام بەگشتی کورد وەزعێکی وای بۆ دروست بۆ چاوەڕوانە کا بزانێ ئەوانە چیەکەن زۆر چاوەڕوانی کرد سەدر بزانێت چیەکە سەدر هیچی نەکرد نەیتوانی مەجالیان نەدا و خۆی کشانەوە خۆی دەبوو لە سەرەتاوە بەڕێی من پاش هەڵبژاردن مەجای سەدر بدەن حکوومەت دروستکە بۆ مەجای نەدەن چونکە سووربەی دەنگی هێناوە لە هەڵبژاردن 73 نائیبی هەیە هەمان شت دووبارە بۆەوە کە لە ساڵی 2010 مەجای ئەیاد علاویان نەدا کە حکوومەت دروستکە مع العلم دەنگی لەوانی کە زیاتر بوو بەڵامی تر کە ئەو نەیتوانی وێسە ئەمانەش نازان بڕواناکەم بتوانن کوردیش چاوەڕوانی ئەو وەزعاکە لە بەغابزان چییە بێت تا ئەویش بریاری خۆی بدات چونکە کوردیش هێشتا بریاری کۆتایی نەدا و یەکگرتووش نییە یانی بەڵێ لە نێو ئەم ململانەیە بەهێزە سیاسی و ڕەوشە ئاڵۆزەی کە لە عێراق هەیە گوشارەکان لەسەر هەرێمی کوردستان بەردەوامن هێرشی موشکی دەکرێتە سەر هەرێمی کوردستان سەر کێڵگە گازی و نەوتیەکان لە هەرێمی کوردستان عێراقیش بێدەنگە پێتان وایە ئەمانە چه ئاماژەیەک دەگەنن ئایا گوشاری ئەقلیمی و دەرەکین بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان ملکەت بکەن یا پەیامێکن بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی بەگشتی کورد بەڕاستی فشاری زۆر لەسرە فشاری موشک و لێدان و ئەوانەی لەسەرەوە معلومە طبعاً بە هاوکاری ئێران دەستی هەیە لەو شتانە و میلیشیەکانی سەر بە ئێران ئەو کاراناکەن و معلومن حکوومەتی کازمیش هیچ ناکەن ناتوانێت هیچ بکە ناوێرێ قسەشیان لەگەڵ بکات طبعاً ئەمە لەلایەکی ترەوە فشاری ئابووریش لەسەر کورد هەیە بەهۆی مەسەلەی نەوتەوە مەسەلەی غازەوە مەسلەی پارە و معاش و بوجە و ئەم شتانە کە وەکو پێویستە چارەسەر نەکراوە هیچی لەبەرەوە فشار زۆر لەسەر کورد هەیە و هەر لە سەرەتاشەوە ئێمە لە بەغا بووین ماوەیەکی زۆر هەر لە سەرەتاوە ئەمانەی کە کار بەدەستن لە عێراق هەر کامیان بێ ئەمانە بڕوایان بە فیدراالی نییە بڕوایان بەوە نییە کورد قەوارەی فیدراالی خۆی هەبێ لەبەرەوە هەمیشە هەوڵیان داوە هەوڵەدەن دەسەڵاتەکانی کورد کەم بێتەوە دەسەڵاتەکانی هەرێم و هەوڵیان داوە و هەوڵی ژەدەن کەوا دەستوریش بگۆڕن نەیانتوانی و بیگۆڕن بەڵام هەوڵەدەن کە بیگۆڕن بۆی دەسەڵاتەکانی هەرێم کەم کەنەوە و تەماشای هەرێم بکەن وەکو پارێزگایەک نەک وەکو ئەوەی کە کیانێکی تایبەتی دەستوری خۆی هەیە لەبەرەوە کورد کێشەی زۆرە لەگەڵ ئەمانە و بە قەنەعەتی من
حەقەیە گرتوو بێ لە بینی خۆیان بۆی هیچ نەبێ بتوانێت بەرەنگاری هەموو کێشانە بێت تا ڕادێک. بەڵێ وەکو بەڕێز تاماژت پێکری یەکگرتووی کورد دەتوانێت گرنگ بێت بەڵام لە دوای 2023 کورد وەکو هێزێکی سیاسی بەشداری پرۆسی سیاسی عراقی کردووەنە وەکو کیانێکی نەتەوەی سەر بەخۆ بەڵام بەردەوام کێشەکانی ناوخۆشی گواستراوەتەوە بۆ عراق. پێتان وایە ئەگەر کورد بە هێزەوە ئەمجارە بچێتەوە بەغدا ئەتوانێت چی بەدەست بێنێ ئەگەر نە چ شکستێک ڕووبەری نێوماڵی کورد دەبێتەوە؟ کورد لە سەرەتاوە ڕۆلی زیاتر بووە تەمان لە ئێستا بە تایبەتی لەو ماوەی کە ڕژێمی سەدام ڕووخا تا دەستور نووسرا. دەستورێکی باشە، کورد دەورێکی زۆری هەبوو لە نووسین دەستور. مام جەلار سەرە کۆمار بوو لێ بوو، کاک مەسعود 50 ڕۆژ زیاتر لە بەغا بوو تا دەستورەکە نووسراوە، دەورێکی زۆریان هەبوو بەیەکەوە هەمومان بەیەکەوە طبعاً. بەڵام لەوەتەی دەستور نووسراوە بۆ جێبەجێکردنی وەکو پێویستە لە عێراقا نەکراوە و ئەوەش بەردەوامە. جێبەجێ نەکردنی دەستور، نەخوێندنەوەی دەستور، حساب نەکردن بۆ دەستور. ئێستا ئەوە نەماوە، دەستور حسابی بۆ ناکرێ، هەموو باسیەکەن. بەڵام ئێستا بریارەکان لای شەخصە، بریارەکان لای ئەم کورتلە و ئەو کورتلە کاری تایفی هەیە، کاری تر هەیە، کاری تر هەیە کە هەر بڕوای بە مافەکانی کورد وەکو پێویستە نییە. و هەلا طبعاً بە تایبەتی ئەو جەماعەتانی کەسە بە ئێران. ئەمریکاش هیچ دەوری نییە، ئەمریکا هیچی بۆ کورد نەکردووە، هیچیش ناکە. بەڕێی من زۆر هەڵەیە کورد پشت بە ئەمریکا ببەستێت، چونکە هیچ بۆ کورد ناکە و دیفاع لە خۆشی ناکە ناو عێراقا. لەبەرەوە کورد بەڕێی من لە وەزعێکی ناخۆشایە، چەندین ساڵە وایە، ئێستا لە هەرە ناخۆشترین وەزعایە، چونکە توانای پێکهێنانی حکوومەتیش نییە، لەوە ناچێ نە سەدر توانی پێکی بێنێ مەجالیاندا و نە ئەمانەش ئەتوان پێکی بێنن. کوردیش تەماشای وەزعاکە. لەبەرەوە بەڕێی من کوردیش خۆی کێشەی خۆی هەیە، یەکگرتوو نییە، مەشاکلی هەیە ناوخۆی، بەڵام لە عینی وەختا گیرۆدەی ئەو مەشاکلانی ئەوانیش بووە. بەڵێ ئەگەر لە کۆتایشتا بگەڕێمەوە سەر دۆخی عراق بەگشتی دوای جەژن سورپرایزە گەورەکەی سەدر بە پێی خوێندنەوەی بەڕێزی چی دەبێ؟ وەکو ساڵح محمەد عراقی وەزیری مقتەدا سەدر ئەمڕۆ باسی لەوە کردووە کە سەدری ویستی بەم هەنگاوانەی لایەنەکانی نەیاری گۆشەگیر بکات. ئایا سەرکەوتوو بوو؟ ئایا پەنا دەباتە بەرجوڵاندنی شەقامی عراقی یا جارێکی دیکە هەڵبژاردن دووبارە دەکرێتەوە؟ پێتان وایە چی ڕوودەدا؟ بەڵێ ئەوەی کە ڕوونە لە قسەکانی عێراقی و سەدر خۆی بەعجەجار توی دەکا ئەوەیە کە ئەگەر ماوە نەدەن سەدر حکوومەت دروستکە، ماوەیان نەدا، دەبوو ماوەی بدەن. سەدر و ئەو هاوپەیمانیە سێقۆڵیە کە دروست بوو لەگەڵ سەدر دەبوو ماوەیان بدرێکەوە حکوومەت دروستکەن، چونکە زۆرەی دەنگیان هەبوو، بەڵام ماوە نەدرا. لەبەرەوە بە قەنەعەتی من ئەو سەدر هەوڵی دا لە ناوەوە کەوا دروستیکان نەیتوانی کە دی مەجای نادەن دەرچووە لە دەرەوە ئێستا بەهۆی جادەوە، بەهۆی ئەو خەڵقی کە هەیەی، بەهۆی ئەوانەی کە لە پەرلەمانیشان بەڵام تا ڕادەیەک دژی سەدر نین، بەهۆی ئەوانەی لە ناو خودی ئیطار، ئەوانەی ئیطاری تەنسیقی یعنی شیعەکانی تری کە سەر بە سەدر نین، ئەوانی ژناکۆکی هەیە لە بینیانە. بەو هەموو هۆیانەوە سەدر چاوەڕوانی ڕووداوەکانەکە هەر هەنگاوێ بنێن بڵیانێ حکوومەت دروستکەن، سەدر بەدڵی نەبێ لێیان تێگەدا، جادە بەکارێنێ، هەوڵی تر ئەدا. لەبەرەوە ئەوەش کێشەیەکی هەمیشەییە، یعنی ئێوە تەماشا بکەن ئەوە سەدر ئێستا دەرچووە لە پرۆسی سیاسی، بەڵام هەر ڕۆژناڕۆژێ بەیانێ دەرەچێ بە ناوی سەدر، هەمووی هەڕەشەیە و هەمووی باسکردنەوە ئەبێ ئەمە بکەن و ئەمە نابێ و ئەوە ئەبێ. ئەوەش کێشەیەکی گەورەیە بۆ ئەو جەماعەتە، چونکە وای لێ هاتووە نەماوەیان داوە سەدر حکوومەت دروستکە، نە ئەوانەی کە دژی سەدرن و سەر بە ئێرانن، نە ئەوانەش حکوومەتەکەیان پێ دروستەکرێ. ئیتر خەڵقی تریش توش بووە بەو شێوەیە و کوردیش لە هەموو کەسێ زیاتر توش بووە، چونکە کێشەی هەیە، دەوێت کێشەکان چارەسەر بکە. لەگەڵ حکوومەتی کازمی ناکرێت، چونکە کار بە ڕێکەرە، حکوومەتی تریش دروست نابێت تا کێشەکانی لەگەڵ چارەسەر بکە. لەبەرەوە کوردیش کێشەی خۆی هەیە، حەقە یەکگرتوو بێ، کۆ ببنەوە کوردەکان هەمویان حیزبەکان بڕیار بدەن چی بکەن، چیان پێکەین، نابێ هەر حیزبە بەجیا بڕیار بدە، چونکە لەوە زەیرەکەین.
بەڵێ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان سیاسەتمەدار زۆر سپاس کە لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بوو. زۆر سپاس.